ئایا ئەم وێنانەتان قەت بینیوە؟ لە ڕاستیە ئەمانە وێنی نەخۆشی دەوالی. لەم ڕۆیە باسی دوو زانیاری گرنگتان بۆکەین کە ئەبێ لەسەر نەخۆشی دەوالی بیزانن. یەکەم شت نەخۆشی دەوالی چییە؟ دووەم چی بکەین بۆ ئەوانەی کە تووشی نەخۆشی دەوالی بوون. نەخۆشی دەوالی چییە؟ دەوالی ئەو خوێنهێنەرە ئاوساوە پێچ خواردوانەیە کە زۆربەی کات لە قاچەکانە دەرەکەوێت. لە جەستەی مرۆڤ دوو جۆر بۆری خوێن هەیە. خوێنبەر و خوێنهێنەر. خوێنبەرەکان خوێن لە دڵەوە بن بۆ ئەندامەکانی جەستە. خوێنهێنەرەکان ئەم خوێنە ئەگەڕێننەوە بۆ دڵ. خوێنهێنەرەکان سەمامی یەک ئاراستەی بچووکیان تایە کە ڕێگری ئەکەن لەو خوێنی کە چۆتە سەرەوە جارێکی تر بە پێچوانەوە بگەڕێتەوە خوارەوە. هەنێک جار دیواری خوێنهێنەرەکان ئەکشێن واکەن ئەم سەمامانە شل ببنەوە و دانەخرێن. کە دانەخران ئەم خوێنە بە پێچوانەوە ئەگەڕێتەوە خوارەوە. واکاکە خوێنهێنەرەکان بە ئاوسێن و خوێنەکەی تیا کۆک بێتەوە. بە شێوەیەکی گشتی قاچەکان تووشی نەخۆشی دەوالیە بن بۆ لەبەر ئەوەی زۆربەی کات زۆر وەستان و زۆر دانیشتن کەم جوڵان واکە کە خوێن کۆ بێتەوە لە قاچەکان. ئەگەر زوو چارەسەری دەوالی نەکەی سروشتی نەخۆشیەکە ئاوایە لەگەڵ کاتدا نیشانی قورستری تیا دەرەکەوێت و چارەسەرەکەشی زۆر سەخترە بێت. ئەگەر ئەتەوێ قاچەکانت جوانتر و بێکێشە بن ئەبێ بە زووترین کات بەدەم چارەسەرەکەیەوە بێت لە کاتی دەرکەوتنی ماکەکانی نەخۆشی دەوالیە. چارەسەری دەوالی چۆن نەکرێت؟ یان لە ڕێگەی گۆڕینی شێوازی ژیانەوە بێ یان لە ڕێگەی ئەو ڕێگە چارانەوە بێ کە لە سەنتەری سلێمانی تایبەت بە چارەسەری دەوالی ئێمە بۆتان داهێنین. ئێمە لە هەموو کەس باشترە زانین ژیان لەگەڵ دەوالی چەند ناخۆشە. بۆیە هەوڵماننا کە ئەم سەنتەرەدا بنین تایبەت بە چارەسەری نەخۆشی دەوالی لە ناو شاری سلێمانیە. لەم سەنتەرە هەوڵە درێ بە باشترین شێوە بە ئاسانترین ڕێگە چارەکان بە پێشکەوتوترین ئامێرەکان چارەسەری نەخۆشی دەوالی بکرێت. جگە لەوە ڕێنمایی بەردەوامی نەخۆشەکانەکەین بۆ گۆڕینی شێوازی ژیانیان بۆ ئەوەی ژیان لەگەڵ دەوالی ئاسانکەین. ئێمە زانین خانمان چەند هەز بە نائارامیەکەن لە کاتێکا بیانەوێت چارەسەری نەخۆشی دەوالیەکەیان بکەن. بۆیە لە سەنتەری سلێمانی تیمێکی تایبەت کە پێکاتۆ لە خانم چارەسەری نەخۆشیەکەتان بۆ کات و یارمەتیتانەیە. ئەگەر تۆ یان کەسێکی عزیزت توشبووی نەخۆشی دەوالین یان هەر پرسیارێکتان هەیە لەسەر نەخۆشی دەوالی ئەتوانن سەردانی سەنتەرەکەمان بکەن و بە خۆشحاڵیەوە یارمەتیتانەی.